پێشەوەی شەڕ بەرەوەیان بگرێت نەدا خەونێکی گەورەی هەبوو، دەیویست ببێتە ڕۆژنامەنووس. ئەو خەونەکەی هەرماوە، بەڵام باری قورسی ژیان وای لێ کردووە تەنیا بیر لەوە بکاتەوە بژی. كسل لێرە حەزی يعني صحفي بن أو يعني مثلا بخوێنن أو محامي بن أو يعني هر کەس دلێ خوا يعني تشتێک دخوازێ. فمن حەز دەکەم صحفي بم. سووری زۆر ئینترنێت استخدام دەکەم بۆ ئەخباری سووریا زانە بن، بۆ ئەوضاعی سووریا نەها، بۆ لای کەسی خوا دوور قسە بکەن. سەدان گەنج و خوێندەوار لەناو کەمپەکان دەژین. ئەوان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە هێڵی ئینتەرنێت بەکاردێنن، بەڵام زۆرتر بۆ هەواڵی ناوچەدا ڕووخاوەکانیانە لەژێر بارانی بۆمب و تەخەمەنیەکانی جەنگدا. ڕاستی لە سووریی ئەم سەر ئینتەرنێت گەلێکی تشغوڵی نەم هاتنە بێ دێژە ئینتەرنێتەوە دیگەرێکی باشە ئەم دکارن ئەخباری سووری بزانش بەرگەرێکی مهمە ژمارەوەکە خەڵکی سووری ئەم هەر دەمێت تەواصلەمە بنێکە ئەخباری سووری چاوا چێبین ڕۆژنەوەی چاوا دەرباس بن باژار چاوەەر مەسەن چتکن چ ناکن فعالیات و تشتێ وەرە مەسەن ئەف هەمی سەریە ئینتەرنێتینە ڕاستی ئینتەرنێت گەلێکی فەیدە دێمە ئەم لڤێدی ئەم خەتاری بەرجەمە ئەم سەر تشغوڵن سەر فیسبوک یوتیوب سکایپ هەما چ بێ مهم بەس دەقەنە ئەن غایەتەمە ئەم بزانە ئەن چ دوورەمە چێت بێ. ئەنەس خەڵکی دێرکە لە ڕۆژئاوای کوردستان. ئەو ئەگەرچی کۆلێژی زانستە دەرونیەکانی تەواو کردووە لە شام، بەڵام ژیانی ئاوارەیی وای لێ کردووە گیتارەکەی ببێتە هاوڕێ و لە ڕێی لاپتۆپەکەی خەریکی وانەکانی فێربوونی ئەو ئامێرە بێت. مامۆستات کەسی ناز ناکەم بيجا هتكلم مثلا انترنت اشوف دروس الجيتار مثلا الدرس الاول في الجيتار تعليم الجيتار ازديني ما اشوف هتكمل درس انترنت مثلا كاش تدرقويتشن اشوف اللي بشتي بدجن درسات دوي مثلا يا شهري ولا حتى في ناس بتشي علمي وفي انترنت يعني تواصلها ولا اخويا مثلا تركيا كيمياء اوروبا كيمياء مثلا سوريا اي وطن يعني جميعا حد الناس ولا اخوات تشتغل بس بتشكي بعمل جيتار يعني و يعني نبي في انترنت بانات كذب عن الجيتار. بەرفراوانبوونی ئینتەرنێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەمەنێکی ئەوتۆی نییە، هەر یەک دەیەیە مرۆڤی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، بەڵام بۆ ماوەکەمە توانیوێتی شۆڕشێکی گەورەی تەکنۆلۆژیا لە جیهاندا بەرپا بکات، هەروەک چۆن ئینتەرنێت ڕۆڵی کارای هەبوو لە گەرمکردنی شۆڕشەکانی بەهاری عەرەبی. بە هەمان شێوەش نزیکترین فریادڕەسی ئەو خێزانانن کە هێشتا بە تەواوی لەوە تێنەگەیشتوون کە تاوانی ئاوارەبوونیان چی بوو. ڕەنگە ئەوانەی لە ژیانی ئاوارەییدا دەژین زیاتر لە خەڵکانی دیکە پێویستیان بە بەکارهێنانی ئینتەرنێت بێ، چونکە جگە لە وەرگرتنی هەواڵ و زانیاری لەسەر ناوچەکانیان لە ڕۆژاوای کوردستان وەک خوێندنگەیەکیش تەماشای دەکەن بۆ فێربوونی ئەو حەز و خولیایانەی کە هەیەە. ڕۆژانە بووبەکر ڕوودا و کەمپی باریکە.